گەورەترین نەمامگە و شەتڵگەی عێراق لە سلێمانی کرایەوە. پرۆژەکە لەسەر ڕووبەری 550 دۆنم زەوی دروست کراوە و ئێستا 200 دۆنمی تەواو بووە و کار لە بەشەکەی دیکەشیدا دەکرێت. لەو بەشەی تەواو بووە 6 ملیۆن گوڵ و 1 ملیۆن نەمان بۆ خستنە بازار ئامادەیە و لە قۆناغی دووەمیشدا بەرهەمە خۆراکیە سەوزەیەکان بەبێ بەکارهێنانی مادەی کیمیایی بەرهەم دەهێنرێت. ئێستا نزیکەی 300 نەفەر کارەکە لێرە فراوان بێت زیاتریشە بێت چونکە ئێمە بەوە ناوەستین ئەمانەیە زۆر گەورەتریکەین لەوە و ئیشەڵا کارێکی واگەن هیچ کەسێ بیت لەوە نەکاتە لە دەرەوەی وڵات نەمام و گوڵ و ئەمانە بێن. شەتڵگەکە پێک دێت لە سێ هۆڵی گەورەی 10,000 مەتری بۆ بەرهەمهێنانی گوڵ، پێشانگایەکی 20,000 مەتری بۆ کڕیاران، 100 خانووی پلاستیکی و کارگەیەکی بەرهەمێنانی پێین و کارگەیەکی تۆکردن بە توانای چاندنی 600,000 تۆ ڕۆژانە. پلانی خستنە بازاریشیان بەو جۆرەیە کە کێبڕکێ لەگەڵ ئەو بەرهەمانە بکەن کە هاوردەن و ئێستا لە بازاردا هەیە. فرۆشتنمان لێرە بە تاکە بۆ ماڵێک یان بۆ باخێک کە بێت لێرە بە تاک لێمام کڕێ و فرۆشتیشمان بە کۆ هەیە بە جوملە بۆ نەمامگەکان بۆ باخەکان کە بێن لێرە بە کۆبی بن و نرخەکانیشمان شێوازێکە کە کێبڕکێی نرخی بەرهەمە هاوردەکان بکرێ و کارێ بکەین کە منافەسێوان بکەین. زۆرینەی ئەو گوڵ و نەمامانەی ئێستا لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا هەیە بەرهەمی وڵاتانی دەرەوەن و هاوردە دەکرێن. بەڵام بەکردنەوەی ئەم نەمامگەیە ئەگەر بەپێی ئەو پلانە بێت کە خۆیان باسی دەکەن، ئیدی شارەکانی عێراق و هەرێمی کوردستانیش سلێمانی گوڵیان بۆ دابین دەکات. ئەمە بۆ گوڵفرۆشەکان هەنگاوێکی باشە چونکە دەڵێن ڕێگای دوورمان بۆ نزیک دەکاتەوە. ئەگەر بتوانێت پرۆژێکی هات جێبەجێکە، ئەگەر بتوانێت ئەلوانی گوڵەکان هەمی جێبەجێکە، ئێمە بۆ ئێمە باشترە، زۆریش باشترە. تۆ گوڵەکانی سات چەندەها جۆری هەیە، تقریبان 10 بۆ 15 ڕەنگ گوڵمان هەیە. ئەگەر ئەو بتوانێت هەموو ڕەنگەکانی هینکات، ئەو کاتە لەسەر ئێمە زۆر باشە بێت. بۆکۆنێت تۆ بچی لە دەرەوە بیێنی هەتا ئێرە. لە شارەکانی هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر پێشانگای فرۆشتنی گوڵ کراوەتەوە چونکە ئێستا گوڵ جێگای بە هەموو ئەو کەرەستانە لێش کردووە کە لە بۆنەکاندا وەک دیاری دەبەخشرێت. بەڵام وەک زۆرینەی کەرەستەکانی دیکە ئەمیش بەرهەمی دەرەکی بوو، بۆیە باکردنەوەی ئەم شەتڵگەیە گوڵەکان هەم ئاسانتر دەست دەکەون هەم نرخیشیان کەمتر دەبێت لەوەی ئێستا دەفرۆشرێت. هاوکاریاسین ڕوودا و سلێمان